بینەرانی پایتەخت میدیا لە هەر شوێکان سڵاوتان لێبێت. ئەمە دیمەنی بەردەم یاریگای فرانسۆ هەریریە لە شەقامی 6 مەتری لە شاری هەولێر. لێرەدا بەهۆی ئەوەی کە ئەمڕۆ سەدان قوتابی زانکۆی سەلاحەددین ئاهەنگی دەرچوونیان جێڕا ئاوە بە ئامادەبوونی کەسوکار و خزم و خانەوادەکانیان بەم هۆیە لەسەر شەقامی 6 مەتری شاری هەولێر بربەستی هاتوچۆ دروست بووە. ئەمەی کە دەیبینن دیمەنی هاتنە دەرەوەی خزم و کەس و خانەوادەی قوتابیە دەرچووەکانی زانکۆی سەلاحەددینە. جێی باسە لێرەدا هێزە ئەمنیەکان بڵاوەیان پێکراوە بۆ پاراستنی ئەمنیەت و سەقامگیری ئێرە و لە ئێستادا سەر شەقامی 6 مەتری شاری هەولێر تووشی گرفتی ئاستەنگی هاتوچۆ بووە و هاتوچۆی ئۆتۆمبیل. لێرەدا زۆر ئەستەم بووەتەوە وەکو دەیبینن سەدان کەس لە نێو یاریگای فرانسۆ هەریری دێنە دەرەوە. ئەم دیمەنانە دیمەنی ئێستای شەقامی 6 مەتری بەردەم یاریگای فرانسۆ هەریریەوە هاوکات خاڵی گرنگی هۆکاری سەرەکی ئەم جەنجاڵیە دەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەمڕۆ سەدان قوتابی زانکۆی سەلاحەددین لە ئاهەنگێکی گەورە و بێوێنەدا لە یاریگای فرانسۆ هەریری ئاهەنگی دەرچوونیان ساز کرد و بەڕێوە برد.